لە ناوڕاستی مانگی شوباتدا گیان ڕوو لە یادێک دەکات کە بە جەژنی خۆشەویستی و ڤەڵەنتاین ناسراوە. لەم ڕۆژەدا عاشقان سوور دەپۆشن و بەڵێنی پێکەوەبوون دووپات دەکەنەوە. چیلۆکی ڤالەنتاین مێژوویەکی دێرینی هەیە و دەگەڕێتەوە بۆ سەدەکانی سێیەم و ساڵی 269 زاینی لە ڕۆما. ئەو کات ڕۆما خاوەنی سەرکردەیەکی ستەمکار دەبێت بە ناوی کلۆدیوسی دووەم. کلۆدیوس پێی وا بووە کە ئەو سەربازانەی ژیانی هاوژینیان پێک نەهێناوە. توانای شەڕکردنیان لەو سەربازانە باشترە کە هاوژین و منداڵیان هەیە. ئەمە لە کاتێکدا بوو کلۆدیوس سەرقاڵی جەنگێکی سەخت بووە لەگەڵ خێڵی جەرمەنیەکاندا. بۆ ئەمەش پێویستێکی زۆری بەهێزی سەربازەکانی بووە بۆ بردنەوە. هەر بۆیە بە نووسراوێکی فەرمی پرۆسەی هاوسەرگیری لە سەربازەکانی ئیمپراتۆریەتی ڕۆما قەدەغە کرد. بەڵام لەو نێوەندەدا قەشەیەک بە ناوی ڤالەنتاین دەرکەوت و دژی ئەم بڕیارە وەستایەوە و بەنهێنی سەربازانی ڕۆمای لەگەڵ خۆشەویستەکانیاندا لە یەک مارە دەکرد. کاتێکیش کلۆدیوس بەم کارەی زانی فەرمانی دەستگیرکردنی بۆ قەشەکە دەرکرد. دوای ماوەیەک مانەوەرە زینداندا ڤالەنتاین چاوی بە کچی زیندانیەک دەکەوێت کە ئەمەش تووشی خۆشەویستی و عاشقبوونی دەکات. گێڕانەوەکان دەڵێن کاتێک ڤالەنتاین نامەی بۆ ئەو کچە دەنارد لەسەر کاغەزەکە دەینووسی لەلایەن ڤالەنتاینی تۆوە. بەڵام ئەم ئەشقا هەر لە زینداندا دەمێنێتەوە چونکە ڤالەنتاین بە تاوانی پێشێلکردنی یاساکانی وڵات حکمی لە سێدارەدانی بەسەردا دەسەپێنرێت و لە 14 شوباتی 270 زاینیدا لە ڕۆمای پایتەختی ئیمپراتۆریەتەکە دەنێژرێت و لەو ڕۆژەوە ڤالەنتاین دەبێت بە سمبولی ڕێگەی عەشق و ناوەکەشی وەک هێمای خۆشەویستیەکی ئازاد بڵاو بووەوە. دواتر پلەکەشی بۆ قەدیس واتە شەهیدی پیرۆز بەرز کرایەوە. بەپێی سەرچاو مێژوویەکانی یەکەم یادی ئەم قەشەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 469 زاینی سەرەتا لە بەریتانیا و دواتریش لە ویلایەتە یەکگرتووەکان دەستی پێکرد. لە ساڵانی هەشتای سەدەی 20میشدا بە تەواوی بە جیهاندا بڵاو بووە و عاشقان هەموو ساڵێک لەو ڕۆژەدا گوڵی سوور و دیاری و نامەی عاشقانەیان دەگۆڕیەوە و لێرەشەوە زیاتر بووە یادێکی بازرگانی و چاولێکەری و بەرەبەرە پەیامە سەرەکیەکەی خۆی لەدەستدا کە بەخشینی خۆشەویستیە. ئەم یادا لە وڵاتە موسڵمانەکاندا بە تەواوی لەگەڵ دابوونەریتی ئاینی ئیسلامدا نەگونجاوە و لە هەندێک وڵاتیشدا قەدەغە کراوە. پاکستان نوێترین ئەو وڵاتانەیە کە ئەم یادکردنەوەی لە شوێنە گشتیەکانیدا قەدەغە کردووە. ئێرانیش لە ساڵی 2009دا ڕێگری کرد لە هەموو جۆرە کڕین و بە دیاریکردنێکی گوڵی سوور. سعودیەش یەکێکە لە هەستیارترین وڵاتەکان بەرامبەر ئەم یادا. لە ڕابردوودا هەرکەس لەم ڕۆژەدا بە گوڵ و پۆشاکی سوورەوە ببینرایە لەلایەن دەستەی ئەمر بە مەعروف و نەهی لە مونکەر دەستگیر دەکرا. بەڵام لە ساڵی 2017دا دوای هاتنی محەممەد بن سەلمان ئەم هەستیاریە بەرامبەر ڤالەنتاین کاڵ بووە و لە کوردستانیش لەم ساڵانەی دواییدا یادەکە فراوانی بەخۆوە بینی و لەم ڕۆژەدا هاوڕێیان و خۆشەویستان و هاوسەران گوڵ و دیاری پێشکەش بە یەک دەکەن.